ڕۆژی جیهانی میوزیکە و پەیامی میوزیسیانان چیە لەم ڕۆژە. سێشی ئەفلااتون هەیە لەسەر گۆرانی ئەڵێ ئەتوانم بە ئاسانی دەستورێک بۆ گەلەکەم دروستکەم، بەڵام ئەوەی کە گرنگە و کە زەحمەتە بۆ من دروستکردنی گۆرانیەکە بۆ گەلەکەم. هیوادارم ئەم ڕۆژە بێتە مایی ئیشی جوان و کاری باش بۆ هونەرمەندان و بۆ مۆزیک و هەوڵ بین هەموو ئەو شتانەی کە کەم و کوڕێگەیە چارەسەری بکەین. پێویستەکە لە شارێکی وەکو شاری سلێمانیە ساڵی بەلایانی کەمەوە لە وەرزێکا کۆنسرتێکی گەورەی وەکو تیپی مۆسیقای سلێمانیان هاوشێوەی ئەو تیپە ئەنجام بیرێت. و هونەر بەگشتی ناسنامەی نەتەوەیە، ناسنامەی گەلانە. چەندێک پارێزگاری لێ بکەیت ئەوەندە ناسنامەی نەتەوەکەت و میلەتەکە دەپارێزی. ئێمە بڕوامان وایە بەبوونی مۆزیک و هونەر نەتەوەکە پارێزراوە. هیوادارم ساڵانە نەک هەر لەم ڕۆژە هەموو 365 ڕۆژەکەی ساڵ بتوانین کار و چالاکی موزیکی بکەین، هەر لە زاخۆ هەتا خانەقین و لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا لە باکووری کوردستان. هیوادارم بتوانین موزیکی کوردی و موزیکی جیهانیشکە ئێمە ئیشمان نۆتەیە واتە ئیشمان جیهانیە بتوانین بەرەو پێشەوەی بەر.